ئێمە وەکو کاسبکارانی بازاڕی میلی نەحیەی چوارقورنە ناڕازین بە دروستکردنی بازاڕی شارەوانی لەلایەن چەند کەسێکەوە بە ناوی شارەوانی چوارقورنە. سەرەتا هاتن بە ناوی شارەوانی چوارقورنە بە ئێمەیان وت کە ئەوان بەنیازی ڕێخستنەوەی بازاڕی میلی گۆڕانن بە شێوەیەکی شارستانی و دیزاینێکی جوان و شارەوانی زەویتان بۆ تەرخان دەکات و تەنها بڕی تێچووی دروستکردنی دوکانەکانتان لێوەردەگرێتەوە و لە ماوەی 4 ساڵدا پاشان دوکانەکانمان لەسەر تاپۆ دەکات. بەشی تەڕەفرۆشەکان تەواو کراوە بە ئارەزووی خۆیان فرۆشتویانە و زۆربەی کاسبکارەکان بوونەتەوە بە کرێتی سەرمایەداران لەو بازاڕە. ئێستا بازارەکە بە ناوی مە دروستکرایە، هەندێک کەسی حیزبی دەستی خستێ ناو بازارەکەی و زیاتر لە 1 ملیار دیناری لە خەرچی وەرگرتیە بە پشتیوانی حیزب چەندی جار داوان لێ کردیە، هیچ جوابمان نادەنەوە و بازار بە ناوی مە دەرچۆ بۆ دۆرەمەندان و هیچ بەڵگە چیشیان نیە، هیچ بەڵگەچی یاساییان نییە، بە نایاساییان دروست کردیەوە و ئێستاش ئەمە لێرە ناڕۆین. داواکاری ئێمە ئەوەیە سوودمەند بین، بازارەکە دەبی تێک بدرێت بە هیچ شێوەچی قبول ناکەین، ئەوەش ئاگادارکردنەوەیە و تێک نەدرێ قبورن یە بە هیچ شێوەچی لەبەرەوە بازار بە ناوی مە دروستکرێ و ئەمەش چۆلی ناکەین، ئەوەش ئاگادارکردنەوەی دوایێ هەر شتێکی ڕوو بدە ئۆبار بە ملی حیزبی دەستەڵاتە لەو سنوورێ. دوێنێکانە من دوکانەکەم فرۆشتەوە پارەکەم پێ نادرێ کاکە 12 ملیۆنی و بە من نادرێ، ئێستا من ڕۆژێ لێرە باعثی 100,000 دەفرۆشم. هەمومان مەڵا پێ وکرا کاکە تۆتە 20 ملیۆنی دوکانەیە 20 ملیۆن ماقولە من پیاش فەقیرم خێزام لە خۆشە لێرەکان ئیشەکەم ڕۆژانە 30,000 دەفرۆشم داوای 10,000 7,000 زۆر 10,000 خێر دەکەم. ماقول نییە دوکانەکەی من کە بدرێتە زەرامش دۆڵەمەند کە خەڵکی ئێرەش نیە، خەڵکی چوارقورنەی نییە، خەڵکی سلێمانی خەڵکی هەولێر تجارە لێرەکانە دەکرێت پێم شک دێت چەندان نەفەر ئەوان کردووە. ئێستا ئەو دوکاندارانە هیچی یعنی پارەکەی پێ نادرێت کاکە ملیۆنێک نییە، 2 نییە، 3 نییە،